یانەی پێشمەرگەی هەولێر لە یەکەم یاریخۆی لە وەرزی نوێی خولی نایابی کوردستان لەسەر یاریگای خۆی لە پیرمان پێشوازی لە چوارقوڕنە کرد. سەرەتا چوارقوڕنەی میوان باشتر دەردەکەوت و مەترسیدارتر بوو. سەنگەر محەممەد چەند جارێک نزیک بوو لە گۆڵ. هەورۆ حەمەدیش چیوای نەمابوو بە گۆڵ بگات. محەممەد سەردار لەسەر هێڵی گۆڵ تۆپەکەی دوورخستەوە. پێشمەرگەی خاوەن ماڵ دەستی بە فشارەکانی کرد و ئیسماعیل خدر هەوڵی گۆڵی دەدا. عومەر بیبۆ خەریک بوو بربەستی یەکسانی بشکێنێت، بەڵام پێی نەگەیشت و بە سەختی تۆپەکەی گێڕدرایەوە. نیوە یەکەم هیچ گۆڵێکی لە خۆ نەگرت و بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لە نیوەی دووەم و لا خولەکی پەنجاونەوە کارزان سابر بربەستی یەکسانی شکاند و بە شێوازێکی جوان گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. چوارقوڕنا لە هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەدا بوو، سەرکەوتوو نەبوو. ڕەدوان نەسرەدین خەریک بوو پێشمەرگە بە گۆڵی دومیش بگەێنێت. لە کۆتاخولەکان چوارقوڕنا هەوڵەکانی چڕ کردەوە بۆ گۆڵی یەکسانی، پێی نەگەیشت و یاری بە سەرکەوتنی پێشمەرگەی هەولێر کۆتایی هات. الحەمدولillah پاش ماندبوونێکی زۆر توانیمان سێ خاڵ یاریەکە بەدەست بینین. بەتەئکید یانەی پێشمەرگەی هەولێر ئەوسار مەجموعەیەکی زۆر لە یاریزان گۆڕاوە. بەتەئکید منیش لە یانەیەکی ترەوە هاتوومە ئەمیانە خۆشەویستە. الحەمدولillah توانیمان سێ خاڵ یاریەکە بەدەست بینین و بە تاکە گۆڕی من الحەمدولillah دەستخۆشی لە هەموو یاریزانەکان دەکەم، دەستخۆشی لە ڕاهێنەران لە دەستەی ئیداری. بسم الله الرحمن الرحيم. طبعا يعني النتيجة يعني مبروك البيشمركة، فريق جيد وفريق عد من وقت. يعني احنا اعدادنا كله مع الراحات ويمكن 15 يوم يعني باصداروج. أنا راضي على أداء الفريق، حققنا يعني وصلنا للجول، سوينا فرص، بس سبحان الله يعني الفريق يراد الانسجام، يراد للياقة. إن شاء الله في قادم مباريات إن شاء الله الفريق يكون أفضل. بەمەنجامە پێشمەرگەی هەولێر بۆ خاوەنی یەکەم سێ خاڵ لە سەرەتای وەرزوو، چوارقوڕنەش بێ خاڵە. لە هەفتەی دووەم پێشمەرگە دەبێتە میوانی سیروانی نوێ، چوارقوڕنەش پێشوازی لە شێروانە دەکات. سێ محەممەد کەناڵی پێیام پیرمام.